مناڵە جوانەکان بەیانیتان باش ئێستا دەست پێەکەین بزانین بەیانیان چیەکەین Today about little animals. Little animals. Look at here. This is a cat. This is a cat. This is a cat. And this is a fish. And this is a duck. What is it? Yeah. This is a bear. What bird? What bird say, Nunu? What bird say? Say? And it is fly. Yeah. And what is this? What frog doing? Jump. And hop. Yes, thank you. And what is this? This is a cat. What cat say? Meow and live. Yeah. And then what is this? It can jump. Fish. And what is this? Fish Cat? eating mouse. Cat. What is this? Mouse. Mouse. And what is this? Oh, this is frog. And what is this? This is cat. And what is this? This is a bear. Adi, wait, this is a Bear. What bear doing? Adi, hamutan siya kan? Fly. Yeah. What cat say? Say. What frog doing? Jump. Hop. Mouse. Yes. And what say mouse? What fish doing? Fish? Yeah. What bird doing? Say this. Stop. Thank you. Sit down.
بەیانیتان باش چۆنن زۆر یاکەم زۆر باشین ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممەیە ئەزانم حەمامان هەیە ئەزانم حەمامان هەیە زۆرە ترسم لە خۆشتن بەڵام ناگریم عیبا بۆ من کەواتە ئەمڕۆ ڕۆژی چەند شەمەیە هەفتەیەک چەند ڕۆژە حەو ڕۆژ هەفتەی تەواوە یەک ڕۆژ بۆ پشوودانراوە شەممە هەرچەند بخوێنم کەمە یەکشەممە دووشەممە سێشەممە خوێنی ڕێگەمە چوارشەممە ڕاوشتی جوان پیشەمە پێنجشەممە نەزانین هەور و تەمە هەینی هەینی باشە کەواتە ئەمڕۆ ڕۆژی یارە داناوەرە یارە دانا پێمانەڵێ هاوڕێکانم ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممەیە هاوڕێکانم ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممەیە باشە یارە پێیان بڵێ پێنجشەممە پێنجشەممە لەدایین هەوتەمە ئافرین یارە کردیەوە خانەکەی خۆی ئەیە بچی بۆ لین بۆ یارە باشە دوێنێ دوانزەیمان بوو ئەمڕۆ سیانزەی مانگە لۆڤیان وەرە بڵێ هاوڕێکانم ئەمڕۆ سیانزەی مانگە هاوڕێکانم ئەمڕۆ سیانزەی مانگە باشە بیکە خانەکەیەوە مانگەکە ناوی چی بوو؟ مانگەکە کانونی یەکەم ناوی چییە؟ کانونی یەکەم ساڵی چەنە؟ 2018 باشە ساڵی 2018 ئادەی دوربینەکانمان سەی پەنجەرەکەکە کەش و هەوای ئەمڕۆمان با بزانین هەموومان بەفرا یاخود بارانە هەورە چییە؟ چییە؟ هەور و هەتاوە هەور و هەتاوە باش وەرە بەنوو وەرە بۆ مام بکە هەور و هەتاو باسەری جگاکەی خۆی زۆر باشە ساڵێک چەند وەرزە چی و چی هاوین پاییز زستان وتمان بەهار ڕەنگی چۆنە بۆچی سەوزە گژ و گیا و دار و درەخت گەڵای تازە ئەکەن ئەمە وەرزی هاوینە بۆ هاوین ڕەنەکەی شینە خەڵک ئەچێ بۆ ناو ئاو ڕەنگی شینە ئەمە چ وەرزێکە بۆچی ڕەنەکەی ئاوایە گەڵاکان چیان لاتووە زەرد و پرتەقاڵی و سوور و ئەی ئەمە وەرزی چییە ئەوە زستان بۆ ڕەنی چ ڕەنێکە سپی دینایەت بۆمانەکاتە سەر وەرزی پاییز زۆر باشە دینا ئافرین ئاڵای کوردستان سێ بەشە سوور و سپی و سەوزی گەشە لە ناوەڕاستیا خۆرێکی زەر تیشکێکی ئاڵتونی بێگەردە اینجا چاوزیت لە بازنەی بەیانیانە چاوزیت دەمن و قۆڵ لە چی یەکەکەن مناڵینە یەکەی چی یەکەی وەرزی پاییز ئادی چێ بزانین لە وەرزی پاییزە دنیا چی لێیە سار دەبێ گەڵاکان چی لێیە ڕەنگەکانیان چی لێیە پرتەقاڵی و سوور و قاوەیی و ئەو ڕەنگانە ئەبێن من ناو مینا دلمانە
لە کلاسی ئەیم دادەکانم خۆشەوە باخچەی مناڵانی گوڵ من ناوم مەساشاڵا لە باخچەی مناڵانی گوڵ لە کلاسی ئەیم دادەکان زۆر خۆشە من لەم لایە باخچەی مناڵانی گوڵ و دادەکانم زۆر خۆشەوە گوڵی ئێرە سلەیمانیە شارێکی پڕ جوانیە ئێرە سلەیمانیە شارێکی پڕ جوانیە شارەکەم سلەیمانی تۆ گوڵی کوردستانی شارەکەم سلەیمانی تۆ گوڵی کوردستانی جێگەی گەشت و سەیرانی هەردەم ڕافا و جوانیم جێگەی گەشت و سەیرانیم هەردەم ڕافا و جوانیم ئێمە لێرە ڕۆژانە چۆن مناڵەکان دەرسی کوردی و زانست و کۆمەڵە دەرس ئینگلیزی و شتە خوێنن ئاواش دەرسی مۆزیک و دەرسی وێنەکێشان و دەرسی وەرزش و ئەمانە ئەخوێنن. من و دوو هاوکارم دەرسی مۆسیقا بە مناڵەکان ئەڵێن سرودیان فێرەکەین گۆرانی خۆشخۆشیان فێرەکەین گۆرانی لەسەر پاییز لەسەر یەکەی پاییز لەسەر باخچەی گوڵ لەسەر نیشتیمان لەسەر ئاڵا لەسەر ئەمانە کە هەر شتێک کە هۆندراوەیەکی ئاسان و ئاوازێکی ئاسانی هەبێت بۆ مناڵەکان ئێمە لە ڕۆژانە لێرە فێری و گۆرانی و ئاواز و ئەو بابەتانەیان دەکەین. بە خێراتنی تەلەڤیزیۆنی پەروەردەیی ئەەکەم
کە بۆ بەسەرکردنەوەی باخچەی گوڵ ئەمڕۆ کاتی خۆیان بەخشی بە ئێمە بۆ بینینی ئەرکی ڕۆژێک لە هەفتەکەیە کە ڕۆژانە ئەرکی ڕۆژانەی مناڵان چۆن بەسەر بن لە ناو باخچە ژمارەی مناڵەکان لە باخچەی گوڵ 160 بۆ ئەم ساڵانە لۆدێکی زۆرمان لەسرە باخچەکەمان پێگاتووە لە 4 پۆل ژمارەی مامۆستاکانمان هەژدەیە و بەڕێوەبەر و یاریدەدەری هەیە لەگەڵ توێژەری کۆمەڵایەتی و مەعاونتوبی و سیانزە فەرمانبەرمان هەیە لەگەڵ پاسەوان و باخەوان و بەردەست ڕۆژانە ئێمە بەپێی خشتەی ڕۆژانەی خۆمان کار ئەەکەین 8 بۆ 8:30 بەیانی باشە سەباحەیە دوای 8:30 مناڵەکان ئەڕۆنە پۆلەکانی خۆیان کوردیمان هەیە ئینگلیزیمان هەیە ئەخوێنە مناڵەکان فەنە خوێنن هوەری وێنە کێشان مۆسیقا دوما لەگەڵ چیرۆک گۆڕەپانیشمان هەیە مناڵەکان زۆر دڵخۆشن بەیانیان کەیان بە ڕوویەکی خۆشەوە بەیانی باشیان لێ ئەکرێ هەموو لە پۆلەکانە دادەکان دادەی سەرکەوت و باشە مناڵەکانیان خۆشەوێ مامەڵیان لەگەڵ مناڵەکانە خۆشە دایکان و باوکان زۆر بەڕێزەوە مناڵەکان ئێنن بۆ باخچە هەتا کاتژمێر چارەک بۆ 12 مناڵان دەست ئەەکەن بە ڕۆشتنەوە چکۆ دایکان و باوکان لە شوێنانی کە فەرمانبەرن ئەو کاتە بۆیان هەیە بێن ناتوانن لە بچونە ماڵەوە هەم بێنەوە بە دوای مناڵەکانیانە یان مناڵەکان وەرئەگرن پاسەکەمان لە 12ەوە ئەڕوات ڕۆژانە خەفارەتمان هەیە دوو مامۆستا و چاودێرێک ئەمێننەوە تا کۆتا مناڵ لە 12:30 باخچەکە کۆتاییەت.